بڵاوی مەحەمەنووریتان لێبێ لەمە دووە لە ڕێی ئەم شاشەیەوە دەبمە میوانی ماڵەکانتان. سلەیمانی شاری ململانی و بەرکەوتنی هێزەکان لە مێژووی خۆیدا بە شارێک ناسراوە کە مل بۆ هیچ هێزێک دانانەوێنێ وەکو مێژوونووسان و شاعران وەسی دەکەن. ئەم شارە لە ئەدەبیاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و چەپەکان و ئیسلامیەکان بە شارێکی سەنگین و خۆشەویست ناسراوە، بەڵام تا ئێستا هیچ یەکێکیشان ڕێ نەکەوتون لەسەر دابەشکردنی کێکەکەی سلەیمانی یاخود وازەحتر بڵین لەسەر دابەشکردنی پۆستەکانی سلەیمانی. چێ بەرپرسە؟ خەتای یەکێتیە وەک هێزی دووەم یاخو خەتای بزوتنەوەی گۆڕانە؟ بەو پێی ئەم دوو هێزە هەردووچیان خاوەن قورسایی و سەنجی کورسین لەم شارەدا. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی لە تازەترین تەسریحیدا دەڵێت بە هیچ شێوەیەک پۆستی پارێزگا تەسلیمی گۆڕان ناکەین و ئێمە بۆ 4 ساڵی تریش ئەو پۆستەمان دەوێت. ئەندامێکی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێ ئێمە خاوەنی زۆرینەی کورسی و دەنگین لەم شارەدا، پۆستی پارێزگار مافی خۆمانە. لایەنی پارتیش دەڵێ دەبێ براوە پۆستی پارێزگار وەربگرێ. لایەنە ئیسلامیەکانیش دەڵێن چاوەڕێ دەکەین یەکێتی و گۆڕان خۆیان ڕێبکەون. بەپێی عورفی دیموکراسی بێ مادەم گۆڕان هێزی براوەی هەڵبژاردنە دەبێ پۆستی پارێزگا بدرێ بەو، بەڵام بۆ یەکێتی دژی ئەم عورفەیە نووسەرێک لە یەکێتی دەپرسێ. بەڵام یەکێتیش دەتوانێت بێ گۆڕان پۆستەکان یەکاڵا بکاتەوە. سەرکردەیەکی یەکێتی وا دەڵێت ئایا گۆڕان سوورە لەسەر پۆستی پارێزگا یاخود هەردوو ساڵە و تۆپەکە لا یەکێک دەبێ؟ شاری هەڵمەت و قوربانی شاری سلەیمانی کەی دەبێتە خاوەنی ساحێبی پارێزگایەکی هەڵبژێراوی خۆی؟ خەتای یەکێتیە کە ناوێ پۆستەکە تەسلیم کات، یاخو خەتای بزوتنەوەی گۆڕانە کە سوورە لەسەر تەنها پۆستێ؟ میوانەکەی یەکێتی کە ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەڵێ بڕوام وایە پۆستی پارێزگاری سلەیمانی مافی یەکێتیە بە ئیمزای خۆی و بە نووسینی خۆی. لە بەرامبەریشدا ئەندامی جفاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان دەڵێت پۆستی پارێزگار مافی بزوتنەوەی گۆڕانە بە دەسوخەتی خۆی. کاتژمێرێک دیالۆگ لە نێوان شاخەوان ڕۆڤ ئەندامی جفاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و هەروە بەڕێز ڕێڵ عەلی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاسانەکەین. کاک ڕێڵ، پێوەری دیموکراسی عورفی دیموکراسی ئێوە بوون بە هێزی دووەم لە سلەیمانیدا، بەڵام ئێستاش دەڵێن ئێمە سوورین لەسەر وەرگرتنی پۆستی پارێزگا. هەندێک کە زەمە ناونێنە عەنتەریاتی سیاسی باوەڕنەهێنان بە دیموکراسی بۆ سوورن لەسەر ئەو پۆستە. بەڵێ سوپاس بۆ بەڕێز و سوپاس بۆ هاوڕێم کاک شاخەوان. وەڵام من ئەمە پێشوی باسی ئەو عورفی بەڕێزەکە چووکە پێشا جەناب بۆتە عورف من پێم وایە لەو مجتەمەع شەرقەکانە هێشتا نەتیجەکانی هەڵبژاردن بەهۆی دواکەوتنی هزری دیموکراسی بەهۆی قوبوڵ نەکردنەوە هێشتا لە سەرەتای ڕێگایەتی ئەو نەتیجانی کە لە ئەنجامی هەڵبژاردنەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەنجامێنە تۆزەگە بێ خوێندنەوەی مۆزوعی بۆ بکەیت. هەڵبژاردننی ئەنجومەنی مەحافەزەی سلەیمانی هەموو کوردستان بەڕاستی ڕاستە نەتیجەیەکی هەنایە پێش ئەم نەتیجەیە لەلایەکۆ دڵخۆشکەر بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە توانی پێشکەوتنیکی بەرچاو لە چاو هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی کوردستان بێنێتە ئایا. بەڵام لایەنەکانی بەرامبەر دەڵێن ئێوە تەزویرتان کرد بۆیە بەو شێوەیە توانیتان دەنگەکانتان زۆر بێ لە سلەیمانی. مەسەر قسەوە ئەوە ئێمە ڕاستە لە شاری سلەیمانی 11 کورسیمان هێناوە، بزوتنەوەی گۆڕان 12 کورسی هێناوە، بەڵام نە ئێمە نیوەزایدنێکمان هێناوە نە بزوتنەوەی گۆڕانیش نیوەزایدنیش هێناوە تاکو پێداگر لەسەر بڵێ ئیلا من هەرە بێ پارێزگاری سلەیمانی بۆ من بێ. ئەگە بگەڕێنەوە بۆ دروشمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای حکومەتی یەکریزی نیشتیمانیەکە لە حکومەتە لۆکاڵەکانەوە بۆ حکومەتی هەرێم بۆ حکومەتی عێراقی ئەمە یەک پاکێجن سێ حکومەت سێ ئیدارن یەک پاکێجن ناکرێ لەلایەک یەکریزی نیشتیمانی بێ لەلایەک ڕەهای گۆڕان کورسێکی لێوە زیاترە. بەڵێ گۆڕان نە کورسی لێ باشە کاتە مافی نییە براوە نییە نەمانوت مافی نییە، بەڵام ئێمە ئێشتا لە حیوارێ لە دیارۆ تیبەیە بە گۆڵێ کاس بەبات بەڵام خۆگۆڕان و گۆڵی لێ ئێمە نەکردو تاکو کاس یەک کورسی زیاتر وڵا ئێشتا نەگەشتووە نیوەزایدنێک ئێمە 11 کورسیمانەیە گۆڕان 12 23 تا 32 نۆ کورسیما ئێمە نۆ کورسیە قسەیان هەیە ڕێیان هەیە بۆچوونیان هەیە معادلەکان یەکلاییەکەنەوە یعنی ناکرێ گۆڕان بە 12 کورسیەوە بەڕاستی پێداگیری کات و لاف و گەزافی پلەی یەکەمی لە با لە سلێمانی پێداگری لەسەر ئەوەی کە من یەکەم ئەمە قابلی حیوارە دوای گۆڕان یەکەم نییە گۆڕان یەکەم نییە زۆر چاکە حەزەکەم وەڵامی ئەوە بەمەوە زۆر چاکە
مافی خۆتانە پۆسی مافی خۆمان لەبەر کۆمەڵە حکمی مێژووی کۆمەڵە ئیداری کۆمەڵە خدماتی ئیداری کە بە پێی ئامارەکان کە بێ ئەو میتۆدە بەراوردکارانی کە لە ئەنجامی کە لە حملە انتخابەکە بەڕێز دکتۆر عیزەت کردی سلێمانی لە خۆشگوزەرانی لە ئاشتی کۆمەڵایەتی لە ئاسایشی کۆمەڵایەتی لە گەشەی ئابووری هەمووی لە باشە ترەوەیە لیستی قسەی وت مافی خۆمانە ئەڵێ ئێوە هێزی یەکەم نین ئێوە براوەی یەکەم نین تەنها بە کورسیەک ناکرێت ئێوەش سوور بن لەسەر پۆستی پارێزگاری سلەیمانی بۆ تەنها لاتان وایە ئیتر ئێوە هەژدە کورسیتان هێناوە ئێوە 12تان هێناوە ئەوان 11یان هێناوە ئەڵێ 9 کورسی ماوەتەوە خۆیان ساغ نەکردوێتەوە ئەم سووربوونە بۆ زۆر سپاس بۆم دەرفەتەوە زۆر سپاس بۆ برای بەڕێزیشم کاک ڕێهێڵ ئەوەی کە کاک ڕێهێڵ باسی کرد لە ڕاستیە ینی من ینی جیاوازیەکە ئەوەیە ئەگەر بڕیار بێ بۆ نمونە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی کوێ براوەی یەکەم بێ بۆ نمونە ئەوەیە ئێستا بۆ نمونە بەداخەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەڵێ ئێوە براوەی یەکەم نین جا ئەوە ئێستا من دێم بەسەر ئەوەش بەداخەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ینی بەڕاستی وای لێ هاتووە هەموو حیزبە سیاسەکان ئێستا جۆرێک لەوەی تقریبان ینی وای لێ هاتووە کە دەسا و دەستکردنی دەسەڵاتوانە بەلایەنەوە زۆر قورسە زۆر زەحمەتە و بەداخەوە ئەو نەریتەش لە ڕاستیە ئێستش باڵین عێراق و هەرێمی کوردستانیشی گرتووە حیزبە سیاسەکانی ئێمەشیان گرتووە لە هەرێمی کوردستانە ئەمە وای لەوە کردووە کە هەموو حیزبە سیاسەکان لە ڕاستیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نیگەرانن یا جۆرێک لەوەی کە زۆر ئەستەمە بەلایەنەوە کە دەسا و دەستکردنی دەسەڵات بکەنەوە بزوتنەوەی گۆڕان جەنابتان ئەزانن لە سەر ئاستی پارێزگای سلێمانیە براوەی یەکەم و هێزی یەکەمە ئەو دەڵێ براوەی یەکەم نین ئێمە ئەزانی چی ئەگەر بێتە سەر کورسیە ناکرێت بە پێوەەر بۆ برا نەخێر لە هەندێک جێگە لە هەموو دنیا هەروایە 1000 دەنگیش 500 دەنگیش بۆ نمونە ئەکرێ بە پێوەەر باشە ئێمە لەسەر ئاسی پارێزگای سلێمانیە کورسێکمان زیاتر لە یەکێتی نیشتیمانی و ئێمە براوەی یەکەمین و کاندیدەکەی ئێمە 250,000 دەنگی هێناوە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی دکتۆر هەڤاڵ 250,000 دەنگی هێناوە بزوتنەوەی گۆڕان هێزی یەکەمە بزوتنەوەی گۆڕان براوەی یەکەمە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی بەو حکومە بەو پێوەرە ئەبێت پارێزگاری سلێمانی ینی ئەگەر بڕیار بێ نەتایجی انتخابات بکرێ بە پێوەەر ئەبێ بزوتنەوەی گۆڕان پارێزگاری سلێمانی پێشێلی نەتایجی انتخاباتەکە ئەو لایەنانە پێشێری نەتایجی انتخابات دەکەن لە ڕاستیە کە ئێستا مولزەم نین بە نەتایجی انتخابات ڕوونتر قسە ناکەی چ لایەنێک طبعا لەسەر ئاسی پارێزگای سلێمانی ئێستا کێبڕچەکە لە ڕابردووە لە بینی یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە بوو کاتە دوای یەکێتی باوەڕی بەدەستا و دەستکردنی دەسەڵات ئەم جملەیە نەخێر ئەزانی شۆنە یعنی باوەڕی بەدەستا و دەستکردنی دەسەڵات من پێشووتر ئیشارەتم ئەزانیی ئیشارەتم ما بەوە کە حیزبەکان بۆ نمونە هەر تەبعی وایە هەروای لێ هاتووە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئێستا دەسا و دەستکردنی دەسەڵات قورسە ئەمە بۆ گۆڕانی بەتایبەتیش یەکێتی کە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی لە سلێمانی ئەم نەزەرەیە بۆ گۆڕانیش تەطبیق ئەبێت دەسا و دەستکردنی دەسەڵات نەخێر بزوتنەوەی گۆڕان لە ڕابردوو دەرکەوتووە لە 5 ساڵی ڕابردووە باشە کار لەسەرەوە کاکە ئیتر لەمە و لاکاتی هاتووە دەسا و دەستکردنی دەسەڵات لە بەتایبەتی لە هەرێمی کوردستانە بکرێتوانە ئیتر بەڕاستی ناکرێتتر هەرچی دەسەڵات دەسەڵاتانی دەسەڵاتانیە لە سلێمانی یەکێتی نیشتیمانی ئەگەر لەگەڵ دەسا و دەستکردنی دەسەڵاتە بێ ئێستا دێت خۆی بە بزوتنەوەی گۆڕان ئەڵێ تۆ براوەی یەکەمی فەرم و پارێزگاری سلێمانی با لە بزوتنەوەی گۆڕان بێ سەرۆکی ئەنجومەنیش لە یەکێتی نیشتیمانی بێت بەڵام تۆ ئەم حیزبانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باوەڕیان بە دەسا و دەستکردنی دەسەڵات نییە ئەی لەوە ناترسێ یەکێتی 4 ساڵی تر ئێوە ئەو پۆستی تەسلیم نەکەن ئەگەر پۆستی پارێزگار من دڵنیاتەکەم بزوتنەوەی گۆڕان خۆ دەڵێ حیزبەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە مۆدێلیان من دڵنیاتەکەم لە 4 ساڵی داهاتوە بزوتنەوەی گۆڕان ئەگەر بوو بە ینی لە هێزی یەکەمەوە بوو بە هێزی دووەم لە براوەی یەکەمەوە بوو بە دووەم وانە ڕێک دەقاودەق ئەو پۆستەی کە ئێستا باوڕین حەقی شەرعی بزوتنەوەی گۆڕانە کە پارێزگاری سلێمانیە ئەوە تەسلیمەکە بەو لایەنەی کە براوە بووە سەرۆکی لیستی بزوتنەوەی گۆڕان بۆ سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر 250,000 دەنگی هێنا پاشەوە و توهمەتە و تانۆتە شەرەی ئێوە لێتان کرد 250,000 دەنگی هێنا دەڵێ ئێمە مافی خۆمانە پارێزگار وەرگین لەبەرەوەی ئێمە یەکەمین 50,000 سەڵتمان جیاوازە کورسیەکمان جیاوازە یەکێتی باوەڕی بە دەسا و دەستکردنی دەسەڵات نییە لە قسەکانی کاکشاخانەوانە دەرکەوت بەڵێ وەڵام من یەکەم جارێ ئەمێ مستەڵەحێکی ڕاست کرێتەوە تکامە لە هەموو میدیاکاران و لە هەموو وەسایتی سیاسی جاری یەکەم گۆڕان باوە ڕاستکەینەوە براوەی یەکەم نییە دەنی یەکەمی هێناوە براوەی یەکەم ئەوەیە کە تۆ نیوە زائید دەنیەکت هێنابێ ئێتر بە پێ ئەوە مافی خۆتە بەڵام کە دەنگی یەکەمت هێنابێ ئەشێ 8 کورسی دەنی یەکەم بێ بەڵام 12 کورسی دەنی یەکەمە براوەی یەکەم نێت براوەی یەکەم نین دەنی یەکەم ڕاستکەرەوە دەنی یەکەمیان ئەمە یەکەم براوەی یەکەم زانی چۆنە نەتیجەی انتخاباتەکە انتخابات ئەزانەی کێ براوەی یەکەمە ئێمە ئەگەر بە جیاوازی 500 دەنگیش بێ 1000 دەنگیش بێ ئێستا ئێمە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی ئێمە براوەی یەکەمی ئێوە دەنی یەکەمتان هێنا
هێناوە دەنگ یەکەمتان هێناوە براوی یەکەم دووهام من ئەمێ تا جیاوازی چێ لە نێوان دەنگی یەکەم و براوی یەکەم براوی یەکەم ئەوەی بەپێ ئەو دابشکردنی دەنگان و ئەو ڕێژانە کە نیوەی زائیدە نەگەێنیت ئەوە براوی یەکەم و ئەو کورسێکی لێوە جیاوازە دەنگ یەکەمی هێناوە براوی یەکەم ئەمە با ڕاستکەینەوە بە ئەمە نەی بە خۆرەی مێشکی هاوڵاتیان نێمە دووهەم هیستریایەکەیە کە تاکو ئێستا نە پارتی نەگۆڕان نەهێزە سیاسەکانی بەرنایەوە کە ئەوەیە کە تا ئێستا پیان قوبوڵ نەکراوەیەکێتی لە ئەنجامی زروفێکی مۆزوعی سیاسی بە خۆداچوونەوە و سوودوەرکردن لەو دۆخی کە کوردستان پیاتێ پڕیتوانی ئەو سەوتە باشە بێنە خەڵک سەوتە تۆراوەکانی یاوە بە یەکێتی نیشتمانی تا ئێستا بۆ قوبوڵیانی و لەم ناو لەولا تانە و تەشەنە لێوەکەین ئێوە تووشی هێستریا بوون بەرامبەر یەکێتی ئەمە دووهەم سێهەم بەڕوخسەت کاک ئێوە تووشی هێستریا بوون بەرامبەر یەکێتی ئەجیان خەڵک دەنگە تۆراوەکان یاوەتەوە بە یەکێتی ئێوە براوە یەکەم نین ئێوە دەنگیتان زۆرتر هێناوە ئێمە کاگین ئەزانی چۆنە ئەوەی کە کاک ڕێڵ باسیەکە ینی من ینی ئەو ڕێیکە ئەوە ڕێی شخصی خۆیەتی و بەڵام ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستانە کە وەک پەرلەمانی حیزب وایە بەڵێ جا لەبەرەوە کاگین ئەزانی چۆنە ئێمە براوی یەکەم چۆنە ینی براوی یەکەم ئەوەی کە کاک ڕێڵ باسیەکە 50 زاید یەک بێت و براوی یەکەم بیت و کورسیەکە هەبێت و لە هەندێک قەزا کە ئێستا یەکێتی نیشتیمانی بە جیاوازی 1000 دەنگ کەوتۆتە پێشەوە بۆ نمونە لە هەڵەبجەی شەهید ئێستا یەکێتی نیشتیمانی بە جیاوازی 1000 دەنگ لە پێشە ئەڵێ مەرجە ئەبێ پارێزگاری هەڵەبجەی شەهید هی یەکێتی نیشتیمانی بێ باشە و ئێستا لە دهۆک و لە هەولێر پارتی براوی یەکەمە پارتی کورسەکانی بردووە پارتی بە هەر جۆرێک بێ ئێستا هاتووە لەگەڵ کۆتاکانە ئەوەی کردووە ئەنجومەنە خۆجێیەکانی هەولێر و دۆکی تشکیل کردووانە ئەمە مەسەلەکە ئەوەیە پارتی لەوێ هێزی یەکەم و براوی یەکەم و بۆ ئەوەی کردووە ئێمە لە سلێمانی ئەگەر بە جیاوازی 1000 دەنگیش بێت باشە بە پێی نەتایجی انتخابات ئەوەیە بۆ ئەوە ناکەن وەکو پارتی حکومەتی خۆی تشکیل کرد و حکومەتە خۆجیەکانی لە سەد و هۆک و هەولێر تشکیل کرد و پرسی بە کەس نەکرد پارتی لە هەولێر خۆی ئەوەی هێناوە و بە 5 کورسی کۆتاکان و توانی ئەنجومەنە خۆجیەکە تشکیل کاتوانە بەڵام لێرە هیچ لایەنێکی سیاسی 50 زایدێکی نەهێناوە بەڵام جیاوازیەکە براوی یەکەمین بەڵێ براوی یەکەمین براوی یەکەمین ئێمە براوی یەکەمین براوی یەکەمین لەسەر ئاسی پارێزگای سلێمانی لە هەموو لیستەکانە لە هەموو قوارە سیاسیەکانە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان براوی یەکەمین هێزی یەکەمین بەڵام ئێمە نەمان وتووە سلێمانی تەنها بۆ خۆمان بێ نەمان وتووە سلێمانی هەرهی ئێمە وتومان دەڵێت ئەوە هێزی بەرامبەرە کە دەڵێ بۆ نمونە ئەبێ مەرجە پارێزگاری سلێمانی دوای ئەوەی کە نەتایجی انتخابات ئەلان کراوە بۆ نمونە کە ئەبێ پارێزگاری سلێمانی هەر لە ئەوان بێتوانە یعنی خێرە جیاوازیەکە ئەوەی کە کاک ڕێڵ باسیەکە لە بینی 21 هەتاکو 34 بۆ نمونە ئەم ڕقەمە گەورەکە لەسەر ئاسی پارێزگای سلێمانیە دروست بوو من لە 25 حوتی ساڵی 2009 دامەزران ئێوە 25 کورسیتان هێنا بۆ ئێمە نەما کرد بە تەزویر و بە هەڵاوفرد ئەی خێرە ئێوە 25 کورسیێنە بۆ ئێمە حرامە عەزیزەکەمەوە هینە ئەوە هەمووی ڕقوچینی خەڵکە لە حاڵی سیاسەتی یعنی ناکرێت لە ڕاستیە تۆ بڵێ ناکرێت حەڵاڵەوەی ئێمە حرامە برا بەڕێز عەزیزەکەم ناکرێت تۆ بڵێ لە ماوەی 6 مانگا من 1000 دەنگ لەسەر ئاسی پارێزگای سلێمانی زیادی کردووە 25 کورسی بێنن بۆ ئێمە نەماکرد بە هەڵا ئێمە اعتراف کرد بە هەڵی خۆمان جیاوازی 25 حول لەگەڵ ئێستا زۆری فەرقا جیاوازیەکە ئەوەیە کاکە ئێمە بە تەمای 25 کورسیش نەبووین بە تەمای زیاتریش بووین جا لەبەرەوە ئێمە لەسەر ئاسی پارێزگای سلێمانیا براوی یەکەمین هێزی یەکەمین ئێمە جیاوازیەکەمان بە جیاوازی 1000 دەنگیش بێ کاک ڕێڵ ئێمە ئێستا لەسەر ئاسی پارێزگای ئەوەن و 250 کاندیدەکەی ئێمە سەرۆکی لیستەکەی ئێمە بۆ ئەنجومەنی پارێزگا 250,000 دەنگی هێناوە ئێستا 250,000 کەس لەسەر ئاسی پارێزگای سلێمانی چاوەڕێ ئەوەکەن دکتۆر هەواڵ پارێزگاری داهاتووی سلێمانی بێت باش نقطة سريعة 250,000 کەس دەنگی یاوە بە دکتۆر هەواڵ ئەبوبەکر وەکو سەرۆکی لیستی بزوتنەوەی گۆڕان بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی 250,000 کەس چاوەڕێن هەواڵ ئەبوبەکر ببین بە پارێزگا بۆ ڕێی باشە بۆ دژی لە بەرامبەر ئەواز لەسەر و 700,000 چاوەڕێ ئەوە کە دکتۆر هەواڵەوە بەکردن بە پارێزگای سلێمانی یعنی ئەم خوێندنەوەی لە عقلەتی دیموکراسی ئەمە شتێکی واردە تۆ 250,000 سۆت مانە ئەوە نییە تەعمیمی ئیرادەی 250,000 سۆت بکەی بەسەر زیاتر لە 700,000 دەنگدەری سلێمانی و ئەطرافی سلێمانی یعنی من پێم سەیرە گۆڕانەوە کۆی لیستەکەی ژیان گۆڕانیش بە کۆی لیستەکە زۆرتری هێناوە بەڵێ باشە بەڵام ئەمانەیە بەس فۆکەسیان لەسەر بۆ لەسەر دکتۆر هەواڵ لەبەر لای بزوتنەوەی گۆڕان
شخص بۆ سوڵتە ئامانجا ئەو بزوتنەوەی گۆڕان ئەمەە ئامانجی دەسەڵاتە لە پێناو دەسەڵاتە من ئامانجی دەسەڵات نە لە پێناو خزمەت گوزاریە بەڕاستی تطبیق بێ لەسەر سلێمانی ئەم نظریه لەبەرەوەی بزوتنەوەیشی لۆکاڵە لەبەرەوەی سوودی لە ناڕازیەکانی سەردەمی خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان وەرگە لە تەنظیم یەکێتی لە ئەوەڵێ خێرە لە مودەی 6 مانە ئێوە بەو ژمارەیە زۆرە سەڵتان زیابوو کاکە محەممەد ئەمە قسەی بەڕێ شاخەوان ڕەوفە ئەنجامی جباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان 25 حەوت بزوتنەوەی گۆڕان لە ئەنجامی مەعمەعە ململانە سیاسەکانی ناویەکێتی کە لە بەهاری 2009 ئیترتەقیەوە بەڕاستی لە متا خۆیان ڕێخستنەوە ئەعلانی بزوتنەوەیەکان کرد بەسپەس کورسانە ئێمە نەماوە تەزیرە و ئیجازە بە ئێمە خوێندنەوەی عەقلانی ساسیمان بۆ کرد رەخنەمان لە خۆمان و لە قیادەکەماگە بۆی ئێستا ئەوە نەمانهێناوە بە خۆمان ناچوینەوە کاک شاخەوان نتیجەی هەڵبژاردنە گەلاتان وایە یەکێتی پارتی تەنانەت شوێعەکان تەنانەت ئیسلامیەکان تەزویریان کردووە ئێوە ڕازی بوون بە نەتایجی انتخابات 12 کەستان چووەتە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە بەرامبەرەوە یەکێتی 11 کەسی چووەتە ناو ئەنجومەنەکەەوە باشە سیارەکە ئەوەیە بۆ ڕێناکەون یعنی بۆ تەنها ئێوەش پۆکستان تیشکتان لەسەر پۆستی پارێزگای ئەگەر مەبەستی خزمەتە خۆ دنیا پۆستێ لە سلێمانیەتوانە خزمەتکەن ئەگەر یەکێتی پۆستی پارێزگای یانێ و پۆستەکانی تر بۆ خۆی بوو ئەو کاتە ئێوە چیەکەن ئێمە کاک محەممەد ئێمە نەمانوتە لە ڕاستە سلێمانی مەسلەیەکی ئەڵە هی خۆم بۆ خۆم و هی تۆشە خۆم ئەوە ئێمە لە ڕاستی نەهاتوین بڵێ سلێمانی ئەبین بۆ خۆمان بەتەنها ئێمە سەرباری ئەوەی کە سلێمانی ئەبین بۆ خۆمان بەتەنیا بزانین چۆنە تۆ ئەگەر ئیجازەی بی بە من بۆی شەرحێکت بۆ بکەم لەسەر ئەوە ئێمە کورسێکمان زیاتر لەسەر ئاسی پارێزگای سلێمانی باشە هێزی یەکەمین ئێستا لەسەر ئاسی پارێزگای سلێمانی و هەموو خەڵکی پارێزگای سلێمانی ئەو متمانی ئەو دەنگانی کە ئێمە هێناومانە بزوتنەوەی گۆڕان هێناوێتی ئەو متمانی خەڵکی سلێمانیە خەڵکی پارێزگای سلێمانیە ئێستش ئێمە ئامادەیمانتیایە وەکو بزوتنەوەی گۆڕان ئەمانەوێت لەسەر هەموو جومکەکانی سلێمانی لەسەر هەموو پۆستەکانی سلێمانی ڕێبکەوین لەبەرەوەی لە ڕاستی ئێمە نامانەوێ خەڵکی سلێمانی بکەین بە قوربانی حیزب ئەمانەوێ حیزب سیاسیەکان بکەین بە قوربانی خەڵکی سلێمانی لەبەرەوەی لە ڕاستیانە ئێوە باسیەکەن یعنی بۆ بە ئاشکرا نایەن ینی ڕێگەیە لەسەر گۆڕان دەڵێن شەرمنانە باسی پۆستەکانەکەن بۆ بە ئاشکرا نایەن بڵێن کاکە یەکێتی هۆکاری سەرەکی ڕێگرتنە لەوەی سلەیمانی پارێزگایەکی هەڵبژێردراو بەخۆیەوە ببینێ یەکێتی هۆگاری تەعتیلکردنی ئەم ئەنجومەنەیە لە ئێستادا بۆ ئەمە ناڵێن بەسەر ئێمە کاگی محەممەدزان چۆن لە 21 کە ئێمە 24 کورسیمانە ناو یەکێتی ئەو کورسیانی کە لە پەرلەمانی کوردستان ئێستا هەیەتیوانە ئەوەی هێنا وتیان ئەمە پێوە نییە هاتی وتمان با پێشتر ڕێبکەین من بە حکمی ئەوی خۆم ئەندامی ئەنجومەنی پارێزگاشم وانە چونکە یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکان ئەو یاسا بۆ خولی پێشوو نەبوو بۆ خولی ئێمە نەبوو ئەم یاساک ئەو یاسای کە دەرچوە بۆ ئەم خولی ئێستەیە یعنی بەڕاستی ئەبێ بێن ئەم یاسای کە ئێستا دەرچووە لە قازانجی خەڵکی کوردستانە لە قازانجی حکومەتە خۆجێیەکانە ئەبێ بێن ئەم یاسا جێبەجێ بکەن لەبەرەوەی لەبەر دروستبوونی ئەم ئەنجومەن ئێمە دووەفتان دروست کردووە مفاوەزات دەکات لەگەڵ یەکتر ئێمە نەمان بەڵام هەر یەکیان تەصحیحی جواز مەسەر وەفدی مفاوەزکاری یەکێتی لە زاری ئەندامیشی سەرگردایەتیەوە دەڵێ ئێمە بۆ 4 ساڵ ئەو پۆستەمان دەوێت لە بەرامبەردا ئەندامی جڤاتی بزوتنەوەی گۆڕان لە عینەن وەفدی مفاوەزاتایە دەڵێت ئێمە زۆرینەی دەنگ بووین هەڵبژاردنەکانی پێشوو ئەوە دەسەلمێنن بەڵام پاش وچانێکی کورت و دێنە وڵاتان دووبارە سڵاوتان لێبێ کاک شاخەوان بەر لە وچانەکە من ئاماژەم بەوەدا دوو ئەندامی سەرکردایەتی مقابل بە یەکتری وەڵامکاریان هەیە ئیتر کی ڕێیەکەون ئێمە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی و نەمانوتوە هەموو پۆستەکانی سلێمانی مەرجە بۆ بزوتنەوەی گۆڕان بێ ئێمە ئەمانەوە لە ڕاستیە چۆن ئێستا لەسەر ئاسی هەرێمی کوردستان حکومەتێکی بنکەفراوانە کابینەی هێش کابینەی باڵین کابینەیەکی بنکەفراوانە ئێمە پێشمان باشە لە هەولێریش و لە دۆڵکیش و سلێمانیش حکومەتێکی باڵین حکومەتە خۆجیەکانیش حکومەتێکی بنکەفراوان بێتوانە وەی هەموو لایەنەکان ئەوانەی کە براون لەسەر ئاسی پارێزگاکان ئەوانەگەڵێ ئێوە دەمتان لە سلێمانی گەرمترەوەکو لە هەولێر و لە نەخێوانە بگرە ئەوە تا لە هەفتەکانی ڕابردووشە ئێمەش و یەکێتیش و یەگرتوش و کۆمەڵ بۆ نمونە دانیشتنمان کردووە بۆ ئەوەی دابنیشین لەگەڵ لایانی بەرامبەر بۆی ڕێبکەوین لەسەر پۆستە ئیدارەکانی پارێزگای هەولێریش نەک ئەوەی کە ئێمە لە سلێمانی ئەمانە ئەگەر بڕیار ئەگەر لە سلەیمانی ئەم پۆستانە تەسلیم ناکا و باوەڕی بە دیموکراسی نییە ئەمێ بە سەرحیم ئەوەی شەرمەکەی بۆ نایڵی ئەوەی کە ڕێگرە کاک محەممەدزانی چۆنە ینی شەرم لە ئەوانیە لە ڕاستیە ئێمە کە براوی یەکەمین و هێزی یەکەمین و کورسێکمان هەیە و ینی ئێمە بە هەموو پێوەرێک حەقی ئێمە پارێزگاری سلێمانی ئێمە بێ ئەوەی بەڵێ ئەوەی یەکێتی نیشتیمانیە کە ڕێگرە لەبەر ئەوەی کە ئێستا نایەڵێت پارێزگاری سلێمانی بۆ بزوتنەوەی گۆڕان بێ لەبەر ئەوەی ئێمە وتومانە
بزوتنەوەی گۆڕان پارێز ئێمە لە دانیشتەکانە ئەمەم باس کردو و تومانە ناکری هەموو پۆستەکان بۆ ئێمە بێ باشە با پارێزگاری سلێمانی هی بزوتنەوەی گۆڕانە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بۆ یەکێتی نیشتیمانی بێت و دواتریش پۆستەکانی کە لە ناو ئەنجومەنی پارێزگا دێتە سەر جێگری پارێزگار و جێگری سەرۆکی ئەنجومەنوانە ئەمەش بۆ لایەنە سیاسەکان بێتوانە خۆ ناکرێ کاکە وەکەوەی کە جەنابەت باسی کرد بۆ نمونە چێکەکە بە تەنها بۆ نمونە لایەنێکی سیاسی بیبا بۆ خۆی ئێستا ڕێگرە بەسەڕای ینی بەتەکید هەروایە ینی ئەگەر بۆچی ڕێگرەیەکێتی ینی هۆکارەکەی پێ بڵێ کە تۆ ئەڵێ یەکێتی ڕێگرە لە یەکێتی بۆیە ڕێگرە یەکێتی نیشتیمانی بۆیە ڕێگرە لە 20 ساڵی ڕابردووە هەموو جمگە سەرکیەکانی ئەم پارێزگا هەرچی دەسەڵاتی ئەم پارێزگا هەیە بەدەست خۆیەوە بووە ئێستا بەلایەوە قورسە ئەم دەسەڵاتە بۆ نمونە بەشێک لەم دەسەڵاتە تەسلیمی کۆمەڵە لایەنی لەبەرەوەی هەروایە من پێشتر شەرحێکم کرد وتم هەر لە طبیعەتی منطقەی ئێمە مەلەفکاریەوە نیە نەخێر کاکە بزوتنەوەی سیاسی ئێستا بۆ بە هێزێکی گەورە بۆ بە ڕقمێکی گەورە لەسەر ئاسی هەرێمی کوردستانە کاکەوە تا حساباتی سیاسی لەسەر بزوتنەوەی گۆڕان لە عێراق ئەکرێت و لە دراوسەکانمانە ئەکرێتوانە ناکرێ هێزێکی وەکو بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی 12 کورسی هەیە لەسەر ئاسی پارێزگای هەولێر 4 کورسی هەیە بمبورە کاگن لە دووەک ئەوەیە لەسەر ئاسی پارێزگای لەسەر ئاسی هەرێمی کوردستانە لە پەرلەمانی کوردستانە ئێمە 25-24 کورسیمانەیە ناکرێت لە ڕاستیە بزوتنەوەی گۆڕان و سلێمانی تەهمیش بکرێت زۆر چاکە بزوتنەوەی گۆڕان و سلەیمانی تەهمیشکرێت دوو دوانێن بەیەکەوە ناکرێت سلەیمانی نەیرێ بە گۆڕان زۆری نەبووە باشترین دەنگیە ناوە وەکو خۆیان دەڵێن بەو شەی باشترین بەکار هاتووە ناکرێت گۆڕان تەهمیشکرێت لە سلەیمانیە بەڵێ بەڵام من یەکەم ئەگەر گۆڕان خۆی تەهمیش نەکا وێچێتی نە گۆڕانی پێ تەهمیشەکرێنە پارتی پێکرێ بە پێچەوانیشەوە ڕاستە هیچ هێزێکی پێ تەهمیش ناکرێت إلا لە مووقف و لە هەڵۆسی سیاسیە ئێستا من وەڵام تێمە من بەڕێز کاک شاخان باسیەوە لە بە هەموو پێوەرێک حەقی ئێمەیە بە هەموو بەڵام بە هیچ پێوەر حەقی بزوتنەوەی گۆڕانەیە من نمونەیەکتەوە باسەکەم بە چه پێوەرێک حەقی بزوتنەوەی گۆڕانیە پۆستی پارێزگا لەبەر ئەوەی جیاوازی کورسیەک نابێت ئەوەی تۆ نەهی هەموو پێوەرە ئیداری و انتخابەکانی ترکی بۆی کەیشێتی نیشتیمانی کوردستان پۆستی پارێزگاوە نەکرد لەبەرەوە ئێمە ئەو نۆ کورسیە حەسمیەکە ئەو نۆ کورسیە ئەگەرێکێتی نیشتیمانی بڕای بە حکومەتی یەکریزی نیشتیمانی مەحەلەکە نەبێ زۆر ئاسانە ڕێیەکەوە لەگەڵ لایەنەکانی ترا پۆستی پارێزگای سلێمانی و هەموو جوبەکانی تر وەرەگرێت و گۆڕان نەتوانێت یان بۆ پۆستانەی کە یەکێتی بۆی دانەڕازیان نەتوانێت ئۆپۆزیسیۆن بێ ئەمە یەکەم دووهەم من نمونەیەکتان بۆ باس دەکەم ئەم جوملەیەم بۆ ساختکەرەوە تۆڵی یەکێتی ئەو پۆستانەی بۆ گۆڕانی ڕازی بێ بەڵام یەکێتی گۆڕان دەڵێ هێزی دووەمە لە سلەیمانی هێزی دووەمە سەرسە من لەگەڵ ئەوەیان گۆڕان هێزی دووەم مرج لەسەر هێزی یەکەم دانێ مەبەستەکەم ئەوەی لە ئەگەرێکە لەو حاڵەتە ئەگەر گۆڕان پێداگیری کرد وتی من هێزی یەکەم و لە ئەو 4 ساڵە پۆستی پارێزگامێ بژاردەی تری هەیە یەکێتی نیشتیمانی چۆن یەکێتی گۆڕانی بژاردەی تەحالوف و تەنسیق لەگەڵ ئەو نۆ کورسی کە ئێستا لە ئەنجومەنی مەحافەزەن کە بریتن لە هێزە سیاسیەکانی ئێوە بە هیچ شێوەیە سازش ناکەن لەسەر پۆستی پارێزگا ئێمە سازیشی لەسەر ناکەن لەبەری بە کۆمەڵێک حەقی مێژووی ئیداری ئەو خزمەتە گەورەی کە بە میتۆدی با منێک نمونە بەتان باسەکەن بە ساڵی 2002 لیستی عێراقیە 91 کورسی لە پەرلەمانی عێراقێنا لیستی تەحالوفی نیشتیمانی 89 کورسی هێنا دوای حەومان حیوار ئاخری کە ڕێکەوتن پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران درا بە شیعەکە 89 کورسی هێنا کە عێراقی نەوەکە 2 کورسی مانای ئەوە نییە کە تۆ هەموو پۆستە سیادەکان بەری وەڵام من پێم سەیرە کاگڕێڵ بەو منطقە قسەکە لە ڕاستیە یعنی ناکرێت تۆ بڵێ وەڵا پارێزگاری سلێمانی حەقی شەرعی یەکێتی نیشتیمانیە یعنی تۆ ئەمە لەکوێ هێنا کە پارێزگاری سلێمانی حەقی شەرعی یەکێتی نیشتیمانیە و دوو چۆنت زانی کە هەموو لایەنە سیاسیەکان چۆن زانی یەکێتی نیشتیمانی ئەتوانێت 50 زائید 1 دروست بکات بۆ نمونە لە کاتێکە ئێستا ئێمە شو یەکێتی نیشتیمانی لە خۆراکی ئەوەی کە لەگەڵ ئێمە نامانی ئەوە بکەین لەگەڵ ئامادە باشی هەیە بژاردەکە ئەزان چۆن کاگڕێ ئێستا ئێمە شو یەکێتیش لە قۆناغی ئەوەی کە لەگەڵ لایەنە سیاسیەکانە جۆرێک لەوەی دابنیشن و دانستان و ئەوانە بکەینوانە ئێمە نەمانوتووە بە تەنها پارێزگار بۆ نمونە پۆستەکانی پارێزگای سلێمانی بۆ بزوتنەوەی گۆڕانە بەڵام ئەگەر بڕیار بێ نەتایجی انتخابات لەسەر ئاسی پارێزگای سلێمانی بکرێ بە پێوەر گۆڕان براوی یەکەم ئەمە دوو باشە دەنگی یەکەم ئەوەی کە جەنابەت باسیەکەی باشە یعنی ئەگەر ئەمە جێگەی با بڵێن ئەگەر خەڵکی پارێزگای سلێمانی ڕێز لە ئیرادی خەڵکی سلێمانی و لە دەنگدەری سلێمانی بگیرێتوانە ئەمە یاریکردن نییە بە خەڵکی سلێمانی هەروایە کاکە یعنی ئەگەر بزوتنەوەی گۆڕانیش لە 4 ساڵی داهاتووە ملزم نەبێ بە نەتایجی انتخابات و ئەگەر یەکێتی نیشتیمانی لە 4 ساڵی داهاتوە بوو بە هێزی یەکەم بۆ نمونە کورسیەکی لە بزوتنەوەی گۆڕان زیاتر بوو بزوتنەوەی گۆڕان پارێزگاری سلێمانی کە لە لای بزوتنەوەی گۆڕان بوو تەسلیمی نەکات
يعني ئەوە هیچ منطقێک ئەمە قوڵ ئێوە یاری بە چارەنووسی خەڵکی سلەیمانی ئەم قسە پێم وایە دوورە لە منطقی سیاسی و لە واقعی سیاسی هەرێمی کوردستان ئەوەی یاری بە خەڵکی سلێمانی کرد ئەو گروپە ئۆپۆزیسیۆنە بن کە گۆڕان و یەکگرتوو بزوتنەوە کە لە حەبەی شوباتەوە لە پێناوی سوڵتە یاری بە مقدراتی خەڵکی سلێمانی و هەواڵی چاواشەکاری و بێئیشی بێ بازاری کرد ئەوە یاریکردن بە چارەنووسی سلێمانی ئەجینا حیوارکردن بۆ هێشتامانێک تێپەڕ نەبوو لە پێناوی پۆستەکە بۆ یاریکردن بە مقدراتی خەڵکی سلێمانی بەعکسەوە خەڵکی سلێمانی ئێستا ئەگەر انتخاباتێکی تر بێتەوە پێم وایە باڵانسەکە زیاتر بلای یەکێتی نیشتیمانی کوردستان ناگەڕێتەوە من پێم وایە ئەم جارە خەڵکی سلێمانی خوێندنەوەیەکی سیاسیانە دیموکراسیانە بەرژەوەندی خوازی تاکی خۆیان کرد بۆ دۆخەکە بۆ ئەو هەموو سەڵتان بە یەکێتی نیشتیمانیە یەکێتی نیشتیمانی لە شاری سلێمانی و لەسەر ئاستی کۆی کوردستانە عاملی گەشەی ئابووریە گەشەی معریفەیە گەشەی زانستە لەبەرەوە خەڵک سەڵتە بە سلێمانی هەموو دووبارە یەکەمەوە یەک کورسی مانای ئەوە نییە تۆ ئیتر هەموو حەقەکان بەخۆ بێ دوای ئەوە خۆ خزمەتکردن هەر لە ئاستی پۆستی سیادیانە جاری وایە فەرمانبەرێک ئەمەنە خزمەتەکە بەقەر ڕئیس وزەرا دەردەرەکە 23 ساڵ ئێوە پۆستەتان لابووە نەتانتوانیەوە خزمەت بە سلێمانی بکەن کاک شاخەوان ئەڵێ ئیتر کاتێتی بۆیە خەڵک ئەو ژمارە زۆرەی دەنگیاوە بە بزوتنەوەی گۆڕان ئەوە نەمن حکم ئەم نەتۆ نەکاک شاخەوان ئەوە ئەرقامەکانە حکومەیە چێ خزمەتی سلێمانی کۆیان چێ خزمەتی سلێمانی نەکرۆ فەرم و بەڕێزان سبەینە بڕۆنە دایرەی ئامار ئامارەکان وەرەگرن دیسان میتۆدی بەراوردکاری بەکاربێنن ئەگەر سلێمانی یەکەم نەبوو لەسەر ئاستی عێراق ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووی بەر لەوەی ئەندامی جفاتی نیشتیمانی بی ئەوڵێ ئامارەکان وا ئەسپا دەکەن کە یەکێتی خزمەتی زۆری ئەم شارەی کردووە بۆیە خەڵک لای وایە پۆستی پارێزگار مافی یەکێتیە بەڵام تۆڵێ ئەو مافە تۆ بە ناوی خەڵکەوە قساکەی من ئەگەڕێمە بۆ ئەوەی کە لە ڕابردووە کراوە لە سلێمانی بۆ معلوماتی جەنابتان ئەوەی کە لە پارێزگای سلێمانی کراوە لە ساڵی 2006 تاکو 2010 کراوە بۆ معلوماتە یعنی ئەو خزمەتەی کە لە سلێمانی کراوە ئەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕابردوو بوو کردی ئەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوتوانی لە هەموو قەزا و ناحیەکانە کە وزای دەرمەرکەزی پارێزگای سلێمانی پرۆژەی ئەساسی ئەحمەدمەجیدا ئەو پۆستە ئەو پرۆژانە جێبەجێکراوە بەڵێ لە سەردەمی باڕۆز حەمە ساڵح کە هەڵبژێراو نەبووە نەخێر نا بمبورە کاگین باسی کاکدانا کاکدانا ئەحمەدی پارێزگای سلێمانی بوو کاتێک کاکدانا کە پارێزگای سلێمانی بوو لە ساڵی 2005 تا ساڵی 2009 باشترین پرۆژە گەورەترین پرۆژە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی کراوە بە هەموو قەزا و ناحیەکانیشەوە ڕاستە کاک بەهرۆز کاک بەهرۆز پارێزگای سلێمانی بۆ بە وەکالەت ئەویش لە خۆناغی خۆی و لە ساڵەکانی خۆیان خزمەتی سلێمانی کردو ئیشی کردو شوێندەسی بەڵام ئەنجومەنەکە بۆ معلومات ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە خولی ڕابردوو کە لە خولی پێشوە کە یاساکەش دەرچووە بۆم بۆ خولی پێشوو نەبوو بۆ خولەکەی ئێمە نەبوو بۆم خولی ئێستەیە ئەو ئەنجومەنە لە ڕاستیە ئەوەندەی لەسەر دەستی ئەو ئەنجومەنە پرۆژەی خزمەتگوزاری کراوە 1600 پرۆژە لەسەر دەستی ئەنجومەنەکەی ڕابردوو لە دوای 2010 پرۆژەکان وەستێنراوە سلەیمانی چالاکی بخۆی پرۆژەکان ئەزانی چۆنە پرۆژەکان نەوەستێنراوە کاری کردووە بۆ 2010 بڵێ یعنی ئەوە زانی چۆنە ئەگەر بێتە سەر ئەوە یعنی تۆ پۆڵێنی پرۆژەکان بکەیت لە ساڵێکا زۆر پرۆژەی گەورە کراوە بەسەر ئاسی پارێزگای سلێمانی 1600 پرۆژە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەو 4 ساڵەی لە 2006 هەتا 2010 کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەنجومەنێک بوو ئەو دەورانی کە کاکدانا پارێزگاری سلێمانی بوو ئەنجومەنێکی تەفعیل بوو ئەنجومەنێکی تەفعیل کراوە بوو کاری ئەکرد دەستکراوە بوو ئەوە بوو بەڵام بەداخەوە دواتر بە بۆنەی ئەو یاسای کە دەرچوو لە 2009 وتیان یاسای ژمارە 30 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکان بۆ لەبەرەوە پرۆژەکان نەخێر پرۆژەکان بەردەوام بووە بەڵام پرۆژەکان وەکو پرۆژەکانی ڕابردوو نەڕۆشتووە و کار کراوە ناڵێن ئێمە لە ڕاستیە کە کار نەکراوە کاری باش کراوە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی خزمەت کراوە بەڵام بۆ معلوماتی لە دوای ڕاپەڕینەوە لە ساڵی 92 هەتا ساڵی 2006 بەقەدەر ساڵی 2006 2010 پرۆژە نەکراوە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی بە ئاشکرا بێ پێچ و پەناپی وتی لە بینی 2006 بۆ 2010 کە ئەو کاتی ئەنجومانەکە تەفعیل بوو ئەو کاتەی دانای ئەحمەدمەجی پارێزگای سلەیمانی بۆ هەڵبژێرای ناو ئەنجومەنە بووە ئەڵێ باشترین پرۆژە کراوە لە دوای ڕاپەڕینەوە بەقەت ئەو ساڵانە پرۆژە نەکراوە کە لە نێوان 2006 بۆ 1600 پرۆژە کراوە وڵای من پێم وایە ئەمە حەقنیە کاکە شاخەوانم قسەیە بکات لەبەرەمە غەدرێکی گەورەیە هەم لە خۆی ئەکات هەم لە ئەنجومەنی مەحافەزە هەم لە پۆستانی کە لە شاری سلێمانیە من پرسیارە لە کاک شاخەوانەکەم کاک شاخەوان قەباری و بەرهێنان لە ساڵی 2005 بۆ ساڵی 2009 لە سلێمانی چەند بووە بە چەند پارە خەم دەنراوە منە پرسە من بەڕقم قسە باشە با من یەکشت ئەگەر بێتە سەر ئەوەی کە چی بە بەڕێزە تا قسە بکەیت
ئەزانی قەباری و بەرهێنان لە ساڵی 2010 بۆ 2014 لە شاری سلێمانیا چەنە 4 میلیارد دلار بووە 4 میلیارد دلار کە پارەیەکی زۆر گەورەیە ئەمە یەکەم دووەم شت کراوە بەڵام ئەمە لە چاوەڕوانی خەڵکی سلێمانیانە بوو ئەکرا زیاتر بە هەدەربردنی پارەی وشکە ساڵی لە چاوەڕوانی خەڵکی سلێمانیانە بوو هەڵخەڵەتاندنی دا هەزاران گەز بە ناوی تەعیناتەوە بۆ دژایەتی یەکێتی لە مستەوەی خەڵکی سلێمانیە بووە 10,000 گەنج لەم شارەیە ئەمە درۆ نییە من ئامادە سبێنە لە محکەمە ئامادە سەر قسەی خۆم نزیکی 10,000 گەز فەڕەن پۆپڕ کرایە بە ناوی تەعیناتەوە لە محافظەی سلێمانیا بۆ معلومات ئەگەر بانی شکاتی لێ ئەگەر وانە بە کات شاخەوان ئیجازە تۆمەتێکی ئەزانیی ناڕەوایە لەبەرەوەی زانیی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەلاحێتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەلاحێتی محافظە لای بەڕێز کاکدانە فەرمەکان پڕ کراوەتەوە بەیانی حەزەکەی نای مۆزەفەکانی بۆ ئەوەی نیە خەڵکی پیامە دژی یەکێتی دووەم من کاکە شاخەوان پرسیارە بە ڕێستەکەم چەند مۆڵ لە سەردەمی کاکدانە ئەحمەدی دروست کراوە چەند مۆڵ لە سەردەمی کاک بارۆز دروست کراوە چەند پرۆژەی نیشتەجەبوون لە سەردەمی کاکدانە دروست کراوە چەند پرۆژەی نیشتەجەبوون لە سەردەمی کاک بارۆز کراوە چەند کیلۆمەتر قیرتاو لە سەردەمی کاک بارۆز کراوە چەند لە سەردەمی کاکدانە و هەتاکو ئاخری لە بەرزاییەوە لەچە بە سەری شاری سلێمانی حرەکەیەکی عەمرانی بەشێکە لە گەشەی ئابووری بەشێکە لە مۆڵەکانە بەشێک لەو مۆڵانەی کە ئێستا لە سلێمانیە هەیە بۆ مەجموعەیە خەڵکی مسؤول لە پشتی ئەمەوەی ئەوانە من باسی مۆڵ ناکەم کاکە مۆڵ خزمەت بە خەڵکی فەقیر وەژار ناکە ئەزیزەکەم مۆڵە زانی چییە مۆڵی خەڵکی دەوڵەمەندە مۆڵی ئەوەی وایە کاکە زانی چۆنە کاکی بۆ معلوماتی خۆت بۆ معلوماتی خۆت مۆڵەکانی خەڵکی فەقیر وەژار نییە ئەوەی خەڵکی فەقیر وەژار زانی چۆنە تۆ ئاوەڕۆ و جادەوبان بۆ خەڵک پێی ئەزیزەکەم قوتابخانە بۆ خەڵک پێی خەسەخانە بۆ خەڵک ئەوانم باسکردمانەوە نەکراوە ئەوانمانەوە نەکراوە مۆڵەکانی سلێمانی بە خەڵکی سلێمانی مەفرۆشنە کاکە کاکەش ئەوەی یەکێتی ئیکا واجبە بیکە ئەبێ زیاتریش کە ئێمە سیاسەتی ئێمە فەلسەفی ئێمە تاریخی ئێمە ئایندی ئێمە ئێستا ئێمە بۆ خزمەتی خەڵکە بە هەموو قیاد و بە هەموو جەماوەریشمانەوە ئەوە سیاسەتی یەکێتی و مەدرسە یەکێتی بۆ لە دوای گۆڕان خزمەتی خەڵک ناکە هێزەکانی تر خزمەتی خەڵک ناکە من پێم وایە یەکێتی نیشتمانی کوردستان یەکەمین هێزە لەسەر ئارسی سیاسی ساحەی کوردستان خزمەت بە خەڵکەکە و زامن ڕێشی تعاسوبی نییە کاگرە هەیە ئەوە ڕێشی واقعێ بۆ من ئێستاش بۆ پارتی خزمەت بە خەڵک ناکە بۆ گۆڕان نایگا بۆ چەپەکان تۆڵەی یەکێتی یەکەم هێزەکە خزمەت بە خەڵک ئەگەر بڕیار بێ کاگرێڵ ئەگەر بڕیار بێ مەسەلەی خزمەت خوێنین و ئێمە ئەوەی لە 5 ساڵی ڕابردووە لەسەر دەستی بزوتنەوەی گۆڕان و معارەزە کراوە لە هەرێمی کوردستانە باشە لە 5 ساڵی ڕابردووە لە ڕابردووترا نەکراوە بۆ معلوماتێ ئەزانی لەم 5 ساڵا کە بزوتنەوەی گۆڕان معارەزەیەکی ئەکتیڤ بووە وەلایەنەکانی حکومڕانێکی شەرمنە نەخێشتیوانیە ئەمە بۆشتنی ئێوەی ئەزیزەکەم ئەزانی چۆنە لە 5 ساڵی ڕابردووەی گۆڕان و معارەزە توانیوێتی لە وڵاتەی ئێمە کۆمەڵێک پرۆژەی ئەساسی و جەوهەری ئەوانە بەڵگەوە کۆمەڵە بەڵگەوە ئەم هەموو کارەساتە لە هەرێمی کوردستان ڕوئەیە بێکاری بێ موچەی بێ نازانم چی هەتاکو دوایی کوانێ گۆڕان هەڵوێستی کوانێ گۆڕان ئەو پاکێجانەی کە کردبووی ئینزاری حکومەتی یەکرد لە حەڤەی شوباتەوەی لە ماوەی 48 سەعات هەفتەیە کە نازام چییە جێبەجێی نەکەی تۆ تەسەورەکەی بۆ نمونە گۆڕان ئێستا ئەوەی کە ڕۆشتۆ لە حکومەت مشارەکەی کردو بەشدارە ئێستا لە حکومەت هەمووی ئەوە تقریبا مانگێکە کاکە جارێ تۆ زۆری ماوە جارە زۆری ماوە 4 ساڵی ڕابردوو بەیانی دایان هەزار مۆزەف بەچێتە بە دایرەی جوانیاری گۆڕان ئەوەی نەکردووە ئەمە تەوەریکی ترە ئایا گۆڕان لە ناو حکومەتا چی کردو ڕەنگە بۆ بەرنامەی تر و کاتی تر بێ بەڵام ئێمە لەسەر پۆستی پارێزیا قساکەین کاگرێڵ بە ئاشکرا پێی وتی ئەوە گۆڕان مافێتی تەنانەت نووسەرێک لە یەکێتی دەپرسێ عرفی دیموکراسی وایە گۆڕان هێزی براوەی یەکەمان دەنگی یەکەمە مافێتی پارێزگا وەگرێ ئێوە حیزبێکن ئیدعای سۆسیال دیموکرات و دیموکراسی و ئازادی و باوەڕهێنان بە تەداولی سوڵتە و یەکریزی نیشتیمانیەکەن بەڵام ئامادەنین پۆستێک کە ناوی پۆستی پارێزگایە تەسلیمکەن بە هێزی یەکەم یەکەم ئێمە بڕامە بە تەداولی سوڵتە هەیە بەیاننامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای هەڵبژاردننی لەسەر پۆستی پارێزگا سووربوون شتێکە
بەجێنێهێشتن شتێکە ئێمە ئەڵێن سووری تا ئەو دقەیە سوربوون لە وشێکی دیکتاتۆرێت و عقلێکی دیکتاتۆرێتەوە نایە کە سووری لەسەر شتێ ینی تۆ پێداگری لەسەرەوەی کە پارێزگاری 4 ساڵی داهاتوو بۆنمونە ئێمە قەرارمان ناوە ئێمە بڵێ هەری ئێمە هەوڵ ئەدەین سوورین لەسەر بەدەستێنانی ئەو پۆستە تا ئەو دقەیە کە لە ڕێی دیموکراتیۆ بەدەستمانێ ناقەچێکە خۆ دنیا کاول نابێ لای ئێمە بەدەستێنن ئەگەر لە ڕێی دیموکراتیەوە بەدەستانێنن هیچ ڕێگەیەکی تر نێ لای ئێمە بەس بە معارەزە لەناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی من ئەوە نازانم چونکە ئێستا من ئەندامی وەفتی دانوستانکارم نەدوا قەرارێکێتی لای منە بەڵام خوێندنەوە بۆ من بۆ لە ناوێشێتی یا خوێندنەوەیکی دیموکراسیانەیەکێتی هەموو ڕێگا ئاشتی سلمیەکان و دیموکراسیەکان بۆ ئەو پۆستە بەکارێنێ بەڵام دوایەوە ڕێگاکانی تر بەکار نایێنێ هیچ ڕێگایەکی تر لە بەردەمێشێتیان نیە بەکاری نانە ئیلا لە ڕێگەی ئاشتی و دیموکراسی نەبێ کاک محەموو ئەمە یەکەم دووهەم تۆ باسی ئەوە کەڵێکێتی بڕێ بە یا ئەو نووسەرە ئەڵەیەکێتی بڕێ بەتە داوای سوڵتانیە بە هێشتا 6 مان تێ نەپڕێکێتی بەیاننامەی دەرکردانی بە شکستی خۆیانە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە و کۆمەڵێ پۆستی سیادیمان خۆتانیانە لە ئەنجومەنی بەرامبەرەوە 12 کورسی هەیە نهێناوە یەک کورسی مانای شکست نییە ئەگەر بە بەرزوتنەوەی گۆڕان حەبە کورسی بهێنایە ئێمە قسەی ترمان نەبوو ئێوە لە هەڵەبجەی شەهید ئەڵێن هەزار دەنگ ئێوە لە پێش لایەنە سیاسیەکان داواکەن بۆ نمونە پارێزگای سلێمانی لە ئێوە بێ ئەزانی چۆنە ئەمە پرسیارەکە ئەوەیە بەر لەوەی تۆ پرسیارەکە لەکەی پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئێمە بیکەین ئەگەر ئێوە پۆستی پارێزگا ساخکەنەوە بۆ خۆتان بە تەوافقات بێ لە ڕێی بژاردەی ترەوە بێمەسە بۆ نمونە مزاهرات و إلى الآخری وەکو لە هەندێک شوێنە لێرە و لەوێ دەیبیستین پرسیارەکە ئەوەیە ئەگەر یەکێتی نەهاتە پێشەوە لەگەڵتانە ئێوە بەتەن ناتەتوانن شارێ بەرن بەڕێوە 11 کورسی دەتوانن تەهمیشکەن ئێمە کاک محەممەد زانی چۆنە ئێمە دوو ڕێگە لە بەردەم هەیە بۆ معلوماتت بۆ ئەنجومەنی پارێزگا بۆ ئیدارە خۆجیەکەی ئەکرێ لە حکومەتی هەولێر بەشداریکەن لێرە معارەزە بن دوو ڕێگە هەیە ڕێگەیەکیان ئەوەیە ئەبێ یەکێتی نیشتیمانی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ڕێبکەوین لەسەر باشە لەگەڵ هەموو لایەنە براوەکانە بۆ نمونە ڕێبکەوین تەحالفات بکەین لەسەر ئاسی پارێزگای سلێمانی بۆ ئەوەی خەڵکی سلێمانی زەرمە نەبێ ئەمە ئەوە یعنی ڕێگەی یەکەم ئەوەیە کە ئیلا ئەبێ بی لە تەحالفات بکرێتەوە ڕێگەی دووەم ئەوەیە بەدەنگدان یەکلایی بکرێتەوە گۆڕان ئەڵێ من تەحالفەکە یەکێتی ئەڵێ من تەحالفەکەم لەگەڵتانە بەڵام پۆستی پارێزگار مافی منە ئەخر بە چ پێوەرێک بە چه حقێک مافی ئەوە بۆ مافی ئێمە نەبێت کە کورسێکمان زیادە بۆ مافی یەکێتی بێکە 11 کورسی باشە ئێمە وتومانە پارێزگاری سلێمانی بۆ بزوتنەوەی گۆڕان بێ پۆستەکانی کەژ لە بینی یەکێتی و لە بینی 50 بە 50 دروستەکەنەوە ئێمە مەسەلە زان چۆنە کاگین ئێمە لە ڕاستیە بزوتنەوەی بۆ ئەو بێ بەڕێوبەری گشتیە بۆ بن بێ و هەروایە تۆ ناکرێ بۆ نمونە لایەنە سیاسەکانی کەش کورسیان بردووە سیاسی نییە کاک نەزان چۆنە کاک محەممەد ناکرێت لایەنە سیاسەکانی کە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی کورسیان بردووە کورسیان هێناوە باشە ئێستا لایەنێکی سیاسی کیانێکی سیاسی ئەگەر کورسی نهێنابێ ئەتوانێ بڵێ من حەقی ئەوم هەیە لە ئەنجومەنی داهاتووی سلێمانیا بۆ نمونە لە هەموو پۆستەکانی سلێمانیا بۆ نمونە پۆستێکم پێ بدرێ نەخێت جا لەبەرەوە کاگین ئێمە زانین ئێمە لە ڕاستیە ئەمە مەبدەی ئێمە یەکو بزوتنەوەی ئێمە لە ڕاستی ئێمە مەبدەی ئێمە ئەوەی لە ڕاستیە ئێمە خەڵکی سلێمانیمان بەلاوە گرنگە بەڕاستی خەڵکی سلێمانیمان بەلاوە گرنگە ناشمانەوێ ئەوڵێ ئێمە 700 دەنگمان هێناوە لە سلەیمانیە ئەوانش خەڵکی سلێمانی باشە ئەوانش نوێنەی خەڵک بۆ تۆ ئەڵێ خەڵکی سلێمانیمان لامە بەستە کەواتەی یەکێتی خەڵکی سلێمانی لامە بەست نییە ئەگەر هەر لایەنێکی سیاسی دانیشتوانی پارێزگای سلێمانی بەلاوە گرنگ بێت و بەلاوە مهم بێت و ئەو دەنگانەی کە دراوە بە هەموو لایەنە سیاسەکان لەسەر ئاسی پارێزگای سلێمانی ئەگەر احترامی ئەو دەنگانە بگیرێتوانە ئەوە ئەبێ بێن دابنیشین ڕێبکەوین لەسەر ئەوەی لە ڕاستی گۆڕانەی گرێ یەکێتی نایگرێ کاکە خۆ دیارە ینی خۆشتەکان دیارە چوان گۆڕانەی گرێ بزوتنەوەی گۆڕان بەردەوام هەمیشە احترامی خەڵکی گرتووە احترامی ڕێی خەڵکی گرتووە احترامی خەڵکی دەنگدەری لایەنە سیاسەکانی کەشی گرتوانە جا لەبەرەوە کاک محەممەد ینی ئەمە وازەحە ئەکرێ هەموو لایەنە سیاسەکان بێن دابنیشین لەسەرەوە ڕێبکەوین کاکە ئەم پۆستانەی سلێمانی هەر یەکێک بە پێی نەتیجەی انتخابات حسەی خۆی وەرگێ حەقی خۆی بێتوانە ناکرێ یەکێتی نیشتیمانی 11 کورسی هەیە داوای پارێزگای سلێمانیەکە بەڵام خێرە ئێمە 12 کورسیمان هەیە پارێزگای سلێمانی حەق بە ئێمە نەبێت باش کاگرە هێڵ ئەگەر حرمەت و ڕێز لە دەنگی خەڵکی سلێمانی بگیرێت کەواتە دەبێ ملکەتی قەراری خەڵک بن خەڵک دەنگی یاوە بە گۆڕان کە 12 کورسی دەنگی یاوە بە ئێوە بۆ 11 کورسی
طبيعي من بيقوم هندي قصو اشتهي دروشم هي لآسي دروش ما معوتوا دانا بزي وتسر عرز أما جني الحمد لله خلق وايكر لبيني دوسي هالبجاردنا دروش مكاني قوران ويكيتيو بارتي ما باقي إذا كاني تري باش خوين دوا باشترين خوين خلقش بو دروش مكاني قوران أو بك دروش مكاني قوران هر دروش موناية تسر أرزي واقع لبر أوي كوما الأحداث با أواني بيش هالبجاردنا بابي نوسر باسي سليماني بدروش مكردني رزقرتن لخلقي سليماني إجازة برجون خلقيستان امانه بدروش منابه جو اجازه زورترين دنجنا ولا سليمانيه اجازه بدوها سعرك اوي اجازه حسابي امي سعر حسابي اوي شي دني يكمي هنا وبله بزوتنوي قران دوانزا كرسي هنا وبلام براوي كم كزني لمصاحيه من اسج يعني حق نيه غدر لانه كرسي انجمني محافظه بكين ناكري قران تهميش امن كرسي بيانزا كرسي وداوي بارزغاري سليمانيه كان داوي حق ديمقراطيه داوي كان باشا هر اتاني بون مرجع إلا أجر بارزياري السليماني بوي شتين اجتماعي بإما قبولي ناكين نشأ قبول كردن قبول كردن لا يعني مسك واضح لا أو فيما يقصي استاذ برز الدروس يركسي تدرس أما لا أدبياتي ديمقراطي وفلسفي ديمقراطي قبول كردن خندوي تريبوها يعني عندها مش سركداتية شيء دالت ئێمە بۆ 4 ساڵی تریش بۆسی پارێزگار بەڵێ پێشنیارە طبیعیە قسەیە زۆر ئاساییە من پرسیارە لە ئێواکەم پارتی هاو بە یەکلایەن و بە حکمی فەردانی هەردوو ئەنجومەنەکەی پێگەنا و حسابی بۆ کەس نەکرد هاتووە بە 3 کورسیەوە ئەڵێ چامان لە پۆستی چێگری پارێزگای سلێمانیە طبیعی خۆ کفری نەکڕووە حەقی خۆمانە بڵێ پارێزگای تۆ لەویا وتوتە بڕوام وایە پۆستی پارێزگاری سلێمانی هیچ نیشتیمانی کورد لەبەر ئەوەی بۆ ئێمە ئەوە نەکەمان نەهێناوە کورسیەک ڕاستە زۆرە لە ڕووی ئینتیخاب بەڵام ئەو زۆر نییە کە ئێمە نەتوانین داوای کەین کە نەتوانی بەدەست بێنی من لەبەر چای و ڕای گشتی لەبەر چای بەڕێستانەیەڵم لەبەر حرمەتی دیموکراسی لەبەر یەکریزی ماڵی کورد لەبەر یەکریزی نیشتیمانی من یەک پرسیار لە جەناب دەکەم کاگین ئەزانی چۆنە تۆ سەریکە باقسەکانی ئێمە زانی چی باشەوەی شتی ئەوا بێت ئەزانی بۆ کاگین شتی ئینسان شتی منطق باس کات ئەگەر ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان 11 کورسیمان بێنایە جەنابتان وەکو یەکێتی نیشتیمانی ئەگەر 12 کورسیتان بێنایە ئێمە ئەگەر ئەو کاتەدا پارێزگاری سلێمانیمان کردایە ئێوە چیتان بە ئێمە وت هەمان گفتوگۆمانە کرد لەسەر ئێرە بە تەنیاشمە حکومەتمان پێک نایەنە ئێمە ئەگەر کات شاخەوان یەک تۆزە با بگەڕێنەوە بۆ دوومان لەمەوە پێش دروشمی حکومەتی یەکریزی نیشتیمانی مانێ ئەوەی هەموو هێزەکان بەشداری باشە کاکە خۆ ئێمە لاریمان لەمانە ئێمە وتومانە چۆن لە حکومەتی هەرێم لە کابینەی هێش حکومەتی بنکەفراوانە بە هەمان شێوە پێشمان باشە لە هەولێر و دۆک و سلێمانیش بۆ بە میکانیزمە بێتوانە باش بۆ سوورن لەسەر یەک پۆست زانی چۆنە کاگین یەکریزی نیشتیمانی قەیچێکە با ئەم پۆستی پارێزگارە 2 ساڵ باشە وەڵامە ئێستا چۆنە کاگین لەبەر ئەوەی زان چۆنە پارێزگاری سلێمانی پۆستێکی سیادیە باشە پارێزگاری سلێمانی عادەتەن ئەوانەی کە ئیتر ئەنجومە حکومەتە خۆجیەکان تەشکیلەکەنوانە پارێزگای سلێمانی لەو خەڵکانە بێکە کە 1000 دەنگیان بۆ نمونە زیاتریشە بۆ نمونە نە کورسێکیشی زیاترە ئێمە بە حەقی خۆمانی ئەزانین پارێزگاری سلێمانی هی بزوتنەوەی گۆڕان بێت کورسیەک بە حەقی خۆتان ئەزانین یەک کورسیتان جیاوازە بۆ ئەم حەقەیان باشە ئێمە وتومانە پارێزگاری سلێمانی بۆ بزوتنەوەی گۆڕان بێ سەرۆکی ئەنجومەن و جێگری پارێزگار بۆ نمونە ئەمە پێشنیارەیانی بۆ نمونە بۆ یەکێتی نیشتیمانی بێتوانە پۆستەکانی کەش لە بینی یەکگرتووی ئیسلامی و پارتی و کۆمەڵی ئیسلامیە ئەمانەش ئەکرێت دابەش برێتوانە خۆ ئێمە نەمانوتۆ هەموو شتێک لە سلێمانیا بۆ بزوتنەوەی گۆڕان بێ ئێمە وتومانە دێین لەسەر هەموو پۆستەکانی سلێمانی ڕێئەکەوین ئەلموهیم ئەوەی بەلای ئێمەوە گرنگە لە ڕاستیە خەڵکی سلێمانی زەرەرمەند نەبێت شاخۆن چی ڕێناکەی و چی زەرەرەیە لە خەڵکی سلێمانی کاتم نەماوە چیە زەرەرەیە لە خەڵکی سلێمانی ئەوەی کە ئامادەیی تیانەوێت ئەوەی ئامادەیی تیانەبێت ئەوەی ئامادەیی تیانەبێت کێشەکانی سلێمانی معالەجە بکات باشە ڕێگ نەکەوین بۆ من لەسەر پۆستەکان ئەوە خەمخۆری خەڵکی سلێمانی نییە و ئەوە لە ڕاستیە ڕێگرە لە کێشەکانی ئەو تعلیقێک دەبێت لەسەرەوە ئەوەی ڕێگر بێ لەوەی خەم و کێشەکانی خەڵکی سلێمانی بەم شێوەی بمێنێتەوە ئەنجومەن هەڵبژێراوە بەڵام تەفعیل نەبووە پارێزگا هەڵبژێراوە بەڵام نچۆتە پۆستەکەی خۆیەوە کەواتە ئێوەن ڕێگرن ئەوان 12 کورسیانە بۆ پۆستی پارێزگارە نایرێت لەبەرەوەی بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی سوڵتەوی دەرچووە ئومێدی هینا هەموو دەسەڵات و پۆستی سیادیە ڕێگرەکە بزوتنەوەی گۆڕان باشە زۆر سپاس بەڕێزان سوپاسی هەرێک لە بەڕێزان شاخەوان ڕەوف ئەندامی جوواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەروە بەڕێز ڕەهێڵ عەلی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین تەوەرە گەرمەکان بەردەوام دەبێ ڕێزی محەممەد نووریش قبوڵ بفەرمونون